دوکاندار و سەوزە و میوەفرۆشانی قەزای مەخمورن بە سوتاندنی تایە و هێنانی بەردی گەورە ڕێگەی سەرەکی هەولێر مەخموریان داخستووە. بەتەمانە ملەدەها بەخێوکەن خەرگا ژیان بەنەسەری ئەوە ستەمکاریە با باشت پێ برێم ستەمکاریە وەک خۆیان دەیڵێن ئەو کاتەی پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان دێنن بۆ مەخمور لەلایەن بازگەی سوپای عێراقیەوە بڕەپارەیەکی زۆریان وەکوبات لێوەردەگیرێت یاخود ئەو کاتەی بەرهەمە کشتتوکاڵیەکانی ئەو قەزایە پێدەگات و دەیهێنن بۆ هەولێر لەلایەن حکوومەتی هەرێمەوە بازیان لێوەردەگیرێت. حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی بە سیاسەتی چەوساننەوە مامەڵە لەگەڵ دانیشتوانی قەزاکە دەکەن. ڕۆژ ڕۆژ دیار دەکە زیاتر زەق دەبێتەوە لە چەوسانەوەی خەڵکەکەی ئەو سنوورەی لە پێشێری لەسەر مافیا و خەڵکەکەی لە نێوان هەردوو حکومەت بەڵام ئێستا کە زیاتر دیار دەکەن زەقتر دەبێتەوە. هەلێرە جوانیە لە ئەگەر سیر بکەی بازگەکەی هەرێمی کوردستانش لە زۆر گەزرا و ئاین ئەگەر پیکە بەک لێرە بچیتن لەوێن دەرێکە سۆنەری دەکەن پارەی لێ وەردەگرن. لەو خەڵکە بازەکەی بدە خەڵکی مەخمور پێویستنی خەڵکە بازی بداتن. ئێستا ئەمە حەز دەکەین بزای خەڵکی و شارە لەبەر چ ئابلوقای ئابووریەکە تەسەری لەولایە لە مووسە دێ مەمنوعە لە مەخمور لە هەولێر دێ مەمنوعە. ئەمە دەمانەوێت ئەو کێشانە لەخوان لە بینی خۆیان چارەسەرکەن. ئەمە نەبینە تەسحیە بینی ئەو دوو حزبەی بەڕاستی بورە ئەو دوو حکومەتەی یان بینی حزبەکان یان بینی سیاسیەکان. دووکەڵی سوتاندنی تایەکان بە تەواوەتی ئاسمانی مەخموری داپۆشیوە. بە درێژایی چەند کیلۆمەترێک ئۆتۆمبیل ڕیزی بەستووە و ئیشوکاری ڕۆژانەی هاوڵاتیان پەچی کەوتووە. بەعسیەکان بە تۆپ و تەیارە، داعش بە تۆقاندن و سەربڕین، حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیش بە برسیکردن دەستیان ناوەتە بینەقاقای هاوڵاتیان. پێشیان وایە کەس نییە گویان بۆ بگرێت، بۆیە ئەوان ناچارن ڕێگاکە بگرن. ئێمە زیاتر لە 7 ڕۆژە ئەو سەیتەرە ڕێگای مێگرتیە بە هیچ نەوعەک هیچ خواردنێک لۆمان نایە. بەعسەکان بە تۆپ و تەیارە، داعش بە تۆقاندن و سەربڕین، ئەوانەش بە هەمان فکری شەڤێنی ڕێگایان نەمەگرتیە. 16,000 نفوسین 17,000 نفوسین ڕێمان ژیرەیە. قایمقام لەسەرمان بە جواب نایە، قاید لەسەرمان بە جواب نایە. تەلەفۆنم لۆ قایمقامی کردێ پێم دەرێ بەرپرسی لەسەر ئەو خۆ پیشاندنەی وامان هاتیە لە خۆمان بێزار بوو لێ هاتنی سەرزادێک. داواکاری ئەوەل زاری هەر داواش بکەن کەس جێبەجێ ناکە ئەوە مسۆگەر بە لەبەرەوەی عێراق بەخۆی بەرەو دارمان ڕۆیە بە کەس چانابی. بەس ئەوەن دەیەبرێ پەیامەکەمان ئەوەیە خەرکەش ئاگادارکەینەوە لەو هەموو دزەی دەورەی لە مەخموریدایە. حکومەت بوونی نییەوە حەقیقەتەکە ئەو ڕۆدە 15-20 زەلامەتە بێ حکومەت تەعەدا دەکەی زەلامی دەکوژیش بەربەڕلایی دەکەی خاوەی لە خەرگ وەردەگری. ئێستاکەش داردۆسەک دەورەی لە مەخموریدایە بە ئینتفاقی هەموویتیان لە پەنزینت دەدزرێ ڕسق نایەن داخیل ببی نەهامەتیان لۆ خەرک دروست کردیا. ئەو حکومەتەی کە هاتە مەخموری نەبی قازان زۆر زیاترە لەبەرەوەی خەرکەل و خۆی دەژێنی. دانیشتوانی قەزای مەخمور ئەوە بۆ جاری دووەمە خۆپیشاندان ئەنجام دەدەن تاکو ئێستاش گرفتەکانیان بۆ چارەسەر نەکراوە و هیچ یەک لەلایەنە پەیوەندیدارەکان بەدەمیانەوە نەهاتوون. جار دوای جاریش ژیان و گوزەرانی هاوڵاتیانی مەخمور زەحمەتتر و گرانتر دەبێت و کەسیش خۆی ناکات بە خاوەنی ئەو هاوڵاتیانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای مەخمور.